ئێران بە گشتی تایدا بەشدار بوون. جا لەم پێشانگایەدا یاخودکردنەوەی ئەم جۆرە پێشانگایەدا دەبێتە ناوەندێک بۆ بێگەیشتنی هاوڵاتیان، بازرگانان، خاوەن کۆمپانیاکان، چه هاوڵاتیان ئاشنای ئەو بەرهەمە نوێیانە دەبن کە لە کاری بیناسازیدا یاخود لە بیناسازیدا کاری لەسەر دەکرێت و لە هەمان کاتیشدا خاوەن کۆمپانیاکان ئەو بەرهەمانەی کە هەیەە یاخود بەرهەمە نوێیەکان کە ئەوان داهێنانیان تیا کردو و بەرهەمیان هێناوە نمایشی دەکەن. دوێن یەکەم ڕۆژی پێشەنگاکە بوو بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت واتە تا ڕۆژی 27 مانگ بەردەوامی دەبێت. سەبارەت بەوە ئەمڕۆ بەڕێز جەلیلی باڵایی کە بەڕێزیان بخوانی یەکێکت لە بەشداربوونی پێشەنگاکە لەگەڵ ئێمەدا میوان دەبێت، بەڵام پێش ئەوەی کە دەست بە گفتوگۆکانمان بکەین ڕاپۆرتێکمان لەو بارەوە ئامادەیە با بەیەکەوە بینەری ڕاپۆرتەکە بین دواتر دەست بە گفتوگۆکانمانەکەین. دووهەمین پێشەنگای کەرەستەی بیناسازیە لە شاری سلێمانی. پێشەنگاکە بە بەشداری 62 کۆمپانیای جیاوازی عێراق و هەرێمی کوردستان و وڵاتی ئێرانە. وەزیری ئاوەدانکردنەوەی هەرێم گرنگیدان بەم جۆرە پێشەنگایانە بە پێویست دەزانێت. لەم پێشەنگا ژمارەی بەرچاو لە کۆمپانیا عێراقیان لە بوارە جیاجیەکانە بەشداریان کردووە، چ لە بواری بەرهەمهێنانی وزە، چ لە بواری بیناسازی، چ لە بواری کارەبایی و چ لە بواری دروستکردنی کێبڵات و ئامێرەکانی پەیوەندی کە هیوادارم ببێتە هۆی ئاڵوگۆڕێکی زۆر باشی کارسازی لە هەرێمی کوردستان و کۆماری سلێمانی. بەشداربووان ئەم جۆرە پێشەنگایانە بە پێویست دەزانن بۆ ئاشنابوونی ئامادەبووان بە کەرەستە و بابەتەکانیان و هاوکات داوا دەکەن ئەم پێشەنگایە بەردەوامی هەبێت. ئەم جۆرە پێشانگایە کە تایبەتە بە بواری بیناسازی و تاسیسات و کارەبا بۆ ئێستای کوردستان و عێراق زۆر گرنگیەکی زۆری هەیە، چونکە لە ئێستاە خۆتان نەزانن بابەتی بیناسازی و بواری بزنسی بیناسازی لە ئێستاە زۆر چۆتە پێشەوە و کوردستانیش شان بەشانی وڵاتانی دیکە الحەمدولیلا ئێستا لە ڕووی بیناسازیەوە لە هەنگاوێکی دیکەیە. گرنگەکەی ئەوەیە دەرئەکەوێت دەرکەوتنەکەی زۆر باشە. ئێستا ئێمە لە ئێرانین لە لای ئەسفەهانەوە هاتووینانی ئیشێکی باش بوو بۆ دەرکەوتنێک بۆ شەریکەکەی ئێمە زۆر باش بوو. بەتەکید چای خەڵک باشترە کاتەوە، خەڵک زیاتر بە دوای کوالێت و شتی باشترە ئاگەڕێ. ئاڵوگۆڕی بازرگانی شەبێت بەتەکید ئەمە فراوانترە بێەوە، زیاتریش خەڵک تێگاوە چاویشی باشترە کرێتەوە، شتی باشتریش هاوردینە. پێشەنگای کەرەستەی بیناسازی لە شاری سلێمانی لەگەڵ ئەوەی کە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان وڵاتان و کۆمپانیاکان دروست دەکات، هاوکات لە ڕووی کوواڵێت و نرخی شتومەکەوە سوودێکی باشی دەبێت بۆ کڕیاران. سەردەش عوسمان، گەلی کوردستان، سلێمانی. سپاس بۆ هاوکارمان سەردەش بۆ ئامادەکردنی ئەو ڕاپۆرتە. دەچمە لای میوانەکەم کاک جەلیلی باڵایی. کاک جەلیل بەیانیت باش، بەخێراتی. بەیانیدان باش، هەر لە کرماشان هەتایرە بەخێراتی سەرچاوە. سەلامەت بن ئینشاءالله. زۆر سپاسم هەست بۆ شەبەکەی گەلی کوردستان، شەبەکەی دوستداشتنی و مردمی و زیینەفوزی کە لە ئستانی کوردستان هەست. ئەرز سەلام هەست لە تەرەفی تەمامی تجاران و بازرگان و کۆمپانیەکانی ئستانی کرماشان و هەموو بینەندگان و ئەزیزانی کە سەدای منە ئەویسن یا تەسویرە من ئەوینن. زۆر سپاس خدمەتان ئەرز بکەم کە بەڵێ جا من ویستم بۆ پرسیارە دەست پێ بکەم کاک جەلیل، ئەنجامدانی پێشانگایکی نێودەوڵەتی لەم شێوەیە بە تایبەت لە بواری بیناسازیدا چ گرنگیەکی هەیە، چ تایبەتمەندیەکی هەیە؟ بەڵێ ئستانی کرمانشا حدود بیش از هزار دانە کارخانەی تۆلیدی هەست کە عمدەتەن لە بەخشی بیناسازی و ساختمان و سیمان و پۆلاد و ڕیکۆپیکردنە ساختمان کولەن بەرق و تەسیساتی هەیە. الحەمدولله ئستانی کوردستان و ئەقلیمی کوردستانیش شرایطی فراهم بووگە بۆ ساختەساز و بیناسازی و ئامادەکردن. ئوتاقە بازرگانی مەسئول و متەوەلی ارتباطدان و ڕیکۆپیکردنە
ئەم نیازە وەگەردە ئەو تۆلیدێک لە ئیران هەیە و فراوان و وفور هەست هیچ شرایطە فراهەم بوو نەمایشگاکان عمومەن لە پیشانگاهی ارتباط خاصی بەرقرار بوو بۆ نیاز پەیمانکارەکان سەرمایەگوزارەکان و هەموو کەسانی کە دەرحاڵ ئیجرای ئیحداس شەهرەکان لە سلەیمانی ئێسازن کۆمپانیەکانیش تەوانمەندی و زەرفیەت و قابلیەتی خۆیان ئەرائەدەن و لە ناو نەمایشگا مهمترین اتفاق ئاشناییە مهمترین اتفاق ارتباطە کاتە ڕێگایکی باشە بۆ نزیکبوونەوەی کۆمپانیەکان لە بوارە جیاجیەکانی بیناسازیدا دقیقاً و بیناسازی ئاشناوی بوون کە کدام زەرفیەتەمان هەست چونکە یەکی لە ئەواملی کە باعث گرانی بوو هەزینەی حمل و نەقل و جابجاییە بە هەموو خاتر ئوستانە کرماشا و خاتری فاصلەی نزدیک و هەم مەرز و هەم فەرهەنگ و نزیک بوونێ قاعدەتەن میل و زەوق تجارەکان و بازرگانەکان و ئەبنیە سازەکانی کوردستان و کرماشان بیشترە یعنی فراوانترە و زەوقیان هەست کە وەگەردە تجارە بازرگانەکانی کرماشای کار بکەن کرماشایش زەرفیەتی زۆرە هەم لە پۆلات هەم لە سیمان هەم لە دەرو پەنجەرە هەم لە مەجموعەی بەرق و تەسیسات و فراوانە بە هەموو خاتر ئوتاق بازرگانی ژۆری بازرگانی کرماشان 9 دانە لە کۆمپانیەکانی کرماشا لەم پیشانگاهی شرکەتیان کردو کە 4 دانیان لە بەحسی دانشبوونیان یعنی واحدەیلی کە بەهرحاڵ وەگەردە شرایط کنونی دنیا بەڕۆزن بتایبەت مؤثرن مورد وثوق و مورد اعتماد مردمان شرکتیان کردو امیدواریم که به هر حال درخواستم هەیە کە حتما مردمی سلەیمانی بازیدیان بکەید و ببینن و ئینشاءالله ارتباطەکەمان بەرقرار بێت. ئەو بەرهەمانەی کە ئیوڵاتی ئێرانن یاخود کرماشان بنمونە کە بەڕێستانە کرماشانەوە هاتوون ڕەنگە تا ئێستاش ئەو نوێگەریانی کە ئەوان یاخود ئەو داهێنانی ئەوان کە دەیکەن لە بواری بیناسازیدا بەنسبەت هەرێمی کوردستانەوە نوێ بێت یان نوێگەریەک بێ بۆ ئێمە. ئەو بەرهەمانی ئێوە کە لە پێشانگاکە دانمایشتان کردووە تا چەند بۆ جێگەی گفتوگۆ تا چەند بۆ جێگەی ئەوەی کە قبول بکرێت و بێتە گفتوگۆ چ بۆ لانی پەیوەندیدار چ بۆ کۆمپانیاکانی ئێرە و بازرگانەکانیش چەند وەچێ هەیە یە وەچێ ئەمەس کە بایستی شرایطی فراهەم بکەین کە ئەوەڵ ئەو ساختمانسازە و بیناسازە متناسب وەگەردە ئەو بەناو ئەو پرۆژەیە کە هەست نیازمەندی متفاوتە نیازمەندیەکانی متفاوتە بە هەمی خاتر بایستی باید و انتخاب بکەیت لەناو مەجموعەکانی هەست بە هەموو خاتر هەم دنبالە کەیفیەتن هەم دنبالە قیمەتە مناسبترن هەم دنبال یەنە کە دەر یەک فەزای ڕقابەتی یەک کاڵای خوبی ئەرزانی مناسب کە بە هەرحاڵ قیمەتە تەمام شودەی بۆ مردم ئەرزانتر و بکەیت و قابلە دەسترس بکەیت فراهەمە بە هەموو خاتر مەجموعەی کۆمپانیەکانی کە لە نەمایشگا شرکەتکردنە کۆمپانیەکانی مؤثر و خۆ بۆ ژۆر و قابل ڕقابەتن کە باس لە قیمەت و نرخەکەکەی کەواتە کوالێتی کاڵاکان لەگەڵ نرخەکە ڕۆڵ دەبینێت لە پێشانگاکاندا بۆی کە سەرنجی بازرگانەکان یاخود کڕیاران بەلای خوار بەڕاستی بایستی زەرفیەتیان بوو کە بتوانن ئەگەر لە چونکە ئەلان دەرنەمایشگا هەر کۆمپانی قدرەتی هەست شرکت بکەیت مردمیش حەق انتخابیان هەیە بە هەمی خاتر کەسی کە کەیفیەتی بانە زۆر جوانترە قیمەتی کەمترە قاعدەتەن گسترش و تەمایل وەگەردە انتخابیا بیشترە کوالیتیشیان هەمووی باش بوانی کە باشە بەڵێ حتمەن بۆتە جێگەی سەرنجی کڕیاران و بازرگانەکان درستە ئەنجامدانی ئەم جۆرە پێشانگایانە کاک جەلیل لە ڕووی تێکەڵکردنی کللتورەوە ئەمە تا چەند گرنگە جا ئەم پێشانگە لە سلێمانی بێ لە هەولێر بێ یاخود لە تاران بێ لە کرماشان بێ کە ئەنجامەدرێ پێشانگایکی نێودەوڵەتی کاتێک لە وڵاتانی ترەوانێ خەڵک دێ بۆ ئەو شوێنە هەڵبەت کللتورەکان بەریەک دەکەون ئەم بەریەکەوتنە تا چەند کاریگەری هەیە و تا چەند سوودی دەبێت بازرگانی کولەن یعنی کەسانی کە بازرگانن ڕووزی بەعدی
پیشانگا روز آغاز کاریانه یعنی بعد از یک ایمیل ناو لأيامي لروزي لنمایشگاه وگردی بازارمان آشنا بومین روز بعد از نمایشگاه گفتگوگان ارتباطگان بازدیدگان تا زمانی که منجر و قرارداد و تنظیم سند و ارتباط و مکتوب بود ادامه پیدا کرد ولذا اساسا نمایشگاه مختص و محدود و همین 4 روزه نیه بعد از 4 روز که نمایشگاهان 27 سپتامبر تمام بود بعد از او گفتگوگان ارتباطگان آماده شدگان هاتوچینگان قراردادگان فروشکان انشالله لانی گەشتیارەکەش ڕەچاوە کرێ بەڵێ کە گەشتیارێکی وەکو گەشتیارێک وایە لە هەر شوێنێکوانێک کە سەردانی و ناوچەکەن کە پێشەنگانە دەوڵەتێکی تیان ئەنجامەدرێت درستە؟ بەڵێ کامەڵەن دروست باشە پەیوەندی نێوان بازرگانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بازرگانەکانی وڵاتی ئێران بەگشتی پەیوەندیان چۆنە و تا چەند کاریگەری دەبێت؟ بەڵێ واقعیەتی ئێستا کە هەم ژووری بازرگانی سلەیمانی ژووری بازرگانی کەرکووک هەولێر ارتباطی زۆر باشیان هەست وەگەردە کرماشانە هەم بە خاتری قەرابەتی فەرهەنگی و زەبانی و ئائینی و قەرابەتەی لە فکریان هەیە بە هەمی خاتر ارتباطەکە زۆر ئاسانە و زۆر ئایم خۆشە پێگوزارێت کە لەم ارتباطە مؤثرێکە و زەوقیانیش هەیە یعنی مثلا مردمی سلەیمانی بە نسبەت زەوقیان نسبەت بە کەرماشان بۆ مثلا یەزد ئیسفەهان زەوقیان بیشترە کە بان لەناو ئێتفاقە بکەفن و شناختێک متەقابلی کە ساڵیان ساڵە بین بازرگانەکان و کۆمپانیەکان سلەیمانی و کرمانشاه بووە بەڕاستی محکەم و ئستوار و قەویە و ئاسان ارتباطاتمان ئاسانە ارتباطەکەمان سەهلە و بەڕاستی کارەکان ڕێکەپێک و مرەتەب و بە ئەعتماد شکل ئەمە وەکو لایانی بازرگانەکان بڵێ کۆمپانیەکان ئەی وەکو لایانی پەیوەندیدار ژووری بازرگانی سلێمانی یاخود ژوورە بازرگانەکانی کوردستان و عێراق بەگشتی لەگەڵ ژوورە بازرگانەکانی وڵاتی ئێراندا بۆ پێی کە بەڕێستان جێگری ژووری بازرگانی کرماشانن هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی بنمونە؟ بەڵێ سلێمانی بازرگانی ڕئیسی هەست هيئة رئيسي هيئة مديرية هي دبيري هي هر كسي لناو سليماني نيازي هس بله وقتی نیازی هست بم کالایی مثلا با پولاد مراجعه کید بو جوری بازرگانی بانک اطلاعات تولید کنندگان و کمپانیگان کرماشانی هیا بله ایرانی هیا فهرستی هیا بر اساس فهرستگه ام کمپانی بایی کیفیته ام کمپانی بایی کیفیته ام کمپانی بایی کیفیته مسئولیت ریکوپی کردن و ارتباطان و اتصال ام کمپانی که نیازی و مصالح ساختمانی و تأسیسات هست و گرد کمپانی تولید کننده اتاق جوری بازرگانی انجام میده. بێک ئەنجام باشە ئەو بەرهەمانە کە لە پێشانگاکەیە نمایش کراون بە کۆی گشتی زیاتر خۆی لە چی و چیدا دەبینێتەوە لە بواری بیناسازیدا کە نمایش کراون؟ خوب متوجه نیم حالیم نبوو ئەو بەرهەمانی کە لەوێ لە پێشانگاکەیان نمایش کراوە لە بواری بیناسازیدا پێشانگای کاری بیناسازی نییە بەرهەمەکان نمایش نەکراوە بەرهەمەکان لە چەند بواری بیناسازیدان کە نمایش کراوە؟ شاید بیش از 60 دانه فکر بکەم 60 دانه و 100 دانه برندن 100 دانه برندن لە 60 دانه کۆمپانی ئەمما 10 دانه کرمانشاهیین 60 دانه کۆمپانی شرکەتیان کردو دەست با 100 دانه برند معروف لەناو ئیران کە لەناو 60 دانه 9 دانه مال ئۆستانە کرمانشان و لە کرمانشانین و کۆمپانیەکانی کرمانشانن کە شرکەتیان کردو. مەبەستم بوارەکان بوو زیاتر لە چەند بواری بیناسازیدان کە نمایش کراون بەرهەمەکانیان هەڵبەت لە ئەوەی من ئاگادار بم لە
پێشانگاکەدا هەر لە خەریتەکەەوە لە قەڵەم و ماشاءالله خەریتەکەوانێ سورانیت زۆر 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 هەر لە قەڵەم و خەریتەکەوانێ کە دروستێکرێت لە باری بیناسازیدا هەتا ئەو کاتی کە کلیلەکە تەسلیم دەکرێت ئیتر بە بابەتی ئەپلیکیشنەکانەوە بابەتی نووسینگە و عقاراتەکانە ئەوانیش تێیدا بەشدارن دروستە؟ بله بله کاملا عموما بخاطری تخصصی بیون رشتگان مختلف لابتدای کارا که پیسازیه که دامه کار شاید بیش از 300 عنوان فعالیت و کاره که بخش زیادی لساختمانگه و لذا قدم به قدم و واحد به واحد بایستی یعنی و یک ریکپیتون واسپون ارتباطی آن بود که بتونید منجر و یک ساختمان و یک پروژه مناسبی بود. بەڵێ باشە پێشوازی هاوڵاتیان بۆ پێشانگاکە لە ماوەی ڕۆژی دوێنێ پێشوازی هاوڵاتیان چۆن بوو بە دەمەهاتنی هاوڵاتیان بازرگانەکان کۆمپانیاکان چۆن بۆ پێشانگاکە واقعیەتی روز ئەوەل کە مەراسم افتتاحیە بوو مەراسم افتتاحیە زۆر باش بوو هەم مەقامات حکوومەتی ئاغای وەزیر ئاغای ئوستاندار ژووری بازرگانی و هەموو مەقامات و ڕسانەکان زۆریان باش بوو ئینشاءالله ئەمروز ڕۆژ دووەمە لە ساعەتی هەرروز ساعەتی 11 تا 5 بعد زۆر هەست ئومیدمان هەیە کە هەم مردم چونکە مەحەلەکەی داخل شەهر و دەسترسی ئاسان و هەم مردمبان ببینن و ملاحظە و بازدیدیان بکەیت هەم اینکە واقعا انتظارمان هەیە کە تەمامە کەسانی کە لەناو بیناسازی فعالیەتیان هەست حتما بازدید بکەن و مطمئن بوون کە اتفاقات و مبارەکە خوبی لەرەکە ئەم جۆرە پێشانگانە کاک جەلیل تا چەنە بێتە هۆکاری ڕەخساندنی هەلی کار بۆ هاوڵاتیان بەگشتی یاخود ئەو کۆمپانیانی کەیەن بەشداری پێشانگایکی لەم شێوەیە دەکەن دواتر وەکیلی خۆیان دادەنێن لەو شوێنە؟ بەڵێ عموماً ئەلان فەزای مەجازیە ارتباطەکە زۆر زۆر ئاسانەوە کردیە یعنی متەقازی کەسێک نیازی هەست بەم کاڵا و کۆمپانی ڕژوەکەی بدون واسطە ئەم ارتباطە بەرقەرار بوو و بڕاحەتی ئەدامەیشی ئاسان بوو و خیلی جورە قەدیم نییە مەسەلەن سەخت بود و گرفتار بود و نییە ئەلان فەزای مەجازی هەست ارتباطەکە ئاسان هەست بعد از یک توافق بکەن و کاڵابوونن هەم شرایط ئامادە ڕەفتمان فراهەمە ئامادە شدمان و ئیران ئاسانە هەم اینکە بازدید دەکەن لە کارخان لە کۆمپانیەکان هەم اینی کە منجر بە قەرارداد بود قەراردادەکە زەمانەتی هەست زبان مشترکمان هەست ئاداب مشترکمان هەست و یە باعث بود کە ئی اتفاقە بڕاحەتی ئێکەفی ئینشاءالله کە دەڵێ ارتباطێکی ئاسان هەست لەو ڕۆوانێ هیچ پێوەرێک هەیە بۆ بەشداریکردنی کۆمپانیاکان یاخود وڵاتێک بۆ بەشداریکردن لە پێشانگایکی نێودەوڵەتیدا یاخود ئازادن کلان هیچ مەحدودیەتێکان نییە هیچ مەحدودیەتێکان نییە و عموماً لەناو باس کشوەرەکان حکوومەتی ئیران حکوومەتی عێراق تقریبا بوو هەمووی مەساڵحی مورد نیازی بیناسازی مەحدودیەتێکان نییە بەڕاحەتی مەگەر کاڵای عموماً مثلا قبلا لكردستان سیمان نیاز بوو ولی بعد از اینکه مثلا کارخانه سیمانەکان لە کوردستان ڕاهەندازی بوون قاعدەتەن دیوە سیمان نیازیان نییە وە کلینکەر نیازیانە یا مثلا بعضی لەو کۆمپانیەکان لەناو کوردستان فعال بوون وەختی فعال بوون نیازی واردات نێرن ئەما در انتخاب کۆمپانیەکان کە کدامیان انتخاب بکەن حتما کەیفیەت حتما قیمەت باعث الرقابة بود و این رقابت بعد منجر و افزایش کیفیت بود که هم شهریگان و هم ولاتیگانمان بتوانن کالای مناسبتری و قیمت مناسبتری بکنن. وقتا بو معنی که پیشنگاه کاتک سرکوتو به که کوالیتی او برهمانی که پیشکش دکره کوالیتی که باشیه به نرخی که هرزانی هبه چیتر بنما بوی که پیشنگاه سرکوتو به قدرت الرقابتی بو چون که الان دسترسی مثلا یک کسی که آهنی گرکه یا مثلا پولادی گرکه براحتی دسترسی و هموی کمپانیگان کشور هست. بله. قاعدتا کیفیت و قیمت دو عاملی که باعث بود در حق انتخاب بکید و بهترین کالا و مناسب ترین قیمت انجام بید که الحمدلله همو شرکتگان و کمپانیگانی که لنا نمایشگاه پیشانگاهی شرکتیان کردو الحمدلله توانایی و ظرفیتان هست هم پیمانکارگان و مجریگان کردستان
إمكان تطبيق ومقاييس وانتخابيان هي بەڵێ براحتي باش کاک جەلیلۆک و دوایین پرسیار بله ئەم پێشانگایە کە کراوەتە دووەمین پێشانگای بیناسازیە کە لە سلێمانی کراوەتەوە پارساڵ هەڵە نەبم لە 26 و 27ەوە تا ساڵێکی بەسەردا تێپەڕ بووم جیاوازی ئەم پێشانگایە چه جیاوازێکی هەبوو لەگەڵ پێشانگاکەی پاردا و چ پلانێکیش هەیە لە داهاتوودا کە پێشانگای سێم و چوارەمەکرێتەوە لە داهاتوە ببینید قابل پێشبینی نییە بۆچی تعداد زیادی لە کۆمپانیەکان کە ساڵی پار شرکەتیان کرد ئەمساڵ شرکەتیان نەکرد بۆچی اتفاقا بظاهر خبری بەدی بوو ولی دەرئەمەل خبر خوبی بوو چۆن هەمووی شرکەتەکانی کۆمپانیەکانی کە ساڵە پار شرکەتیان کرد و قەرارداد و تەوافق و بازاڕێگیان ئشبا بوو هاتیان قەراردادیان بەسا ئەمساڵ ئیمە تەماسمان کرد براگیان تەشریفدان بارن بچینە سلێمانی بۆچی بێ سلێمانی ئەمە بە ئەندازەی کە تۆلی دەکەم ئەلان بازارم هەیە ئەلان بە ئەندازێک قەراردادم لە سلێمانی بەستی قەراردادم لە کوردستان بەستی بۆچی بیام هەزینە بکەم بە هەمی خاتر تعداد زیادی لە کۆمپانی گەورەکان کە پارەکە هاتن ولی ئەمساڵ تەشریفیان ناوەرد بۆ بەخاتر یەسەکە ئەلان لە کوردستان دەرحاڵ فعالیەتن دەرحاڵ فروشن کاڵەکەیانان ئەیفروشن و سلێمانی قاعدەتەن یەک سری ئەو پێشانگانە دەبێتە ناوەندێکی بازاڕیش بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان دقیقاً یعنی ئەلان مەسەلەن کەسی کە ئەرزیابیەکە ساڵی پار خەیلی خوبی شرکەتە کۆمپانی گەورەکان هاتوین کۆمپانی گەورەکانە کرمانشا ساڵی قبل هاتن هەمویان قەرارداد نووسان هەمویان و توافق ڕوسین هەمویان ئەلان دێرن لە ناو کوردستان کارکەن نمایندەی اختصاسیان هەست ئەسەن نیازێکیان نییە کە دی ئەلان دووبارەمانە ناو نمایشگا بایستی یەک سری کۆمپانیەکانی جەدیدمان و کاڵایلی جدید کە بتوانن شرایط فراهم بکەن و واقعا مجریەکان و بەرگوزارکنندگانی نمایشگا لە کوردستان ظرفیەتە خاسێکیان هەست هەم دەر ارتباطگیری هەم دەر معرفیکردن و هەم دەر ڕێکەپیکردن کارەکان زۆر باشن زۆر موفقن ئەمما بایستی منتەزر بووسیم شاید ڕەوش نمایشگاهەکان و جنس نمایشگاهەکان شاید تعقیل بکەیت بەستە وەزائقی مخاطب بەخش خصوصی و بەخش بازرگانی هیچ شرایطەکە تعقیل بێت ممکنە در ئایندە مثلا نمایشگاه اختصاصی و میل مردم نود ممکنە مردم زەوقیان بوو کە نمایشگاهان اختصاصی بود ئەمما کاهش عدد تعداد کۆمپانیەکان علامەتە مثبت یا منفی ئەلزامە نییە بە هەموو خاطر خیلی ئەم کۆمپانیی کە ئەمساڵ شرکەتیان کردەیە ئەگەر و توافق و قەرارداد و چارچوو بەگەردە بازار سلێمانیە برسن قاعدەتەن ساڵتر زۆقیان شرکەت نییە چونکە هاتن لە دەفتەریان هەیە دەستەکیان هەیە ارتباطیان هەیە نمایندەیان هەیە و بۆ نیازیان و حضور نمایشگا نییە اتفاقەکە کەفتەیە یعنی اتفاقەکە کەفتەیە و ارتباطەکە بەرقەرار بێ و بازارەکە پەیدا بێەوە دەست چاوت خۆش زۆر زۆر سپاس ئەزێتمان زۆر ئەسخایی بە خاطر یەکە خۆب سۆرانی نەچۆنسم سەبەت بکەم مەجبور بوویم و لەهجەی کرمانشانی و بە سەختی و تێگەیشتنە گرنگ تێگەیشتنە دەست چاوت خۆش بێ کاک جەلیل زۆر سپاس بۆ جەلیلی باڵایی کە بەڕێزیان بەشدار بووی پێشانگای دووەمین پێشانگای بیناسازین لە سلێمانی بە هیوای بەردەوامی ئەم جۆرە چالاکیانە ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئاشناکردنی ئەو بەرهەمە نوێیانە لە بواری بیناسازیدا بە کڕیاران بە خاوەن کۆمپانیا و بازرگانەکان و لە هەمان کاتیشدا ببێتە بازاڕێ بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان زۆر سپاس زۆر سپاس لە مهمان نەوازیە مردمە بەڕێز کوردستان بویژە مردم سلێمانی و زۆر سپاس لە شەبەکەی گەلی کوردستان کە شەرایطی فراهم کرد و بەندە لە خدمەتتان بووم زۆر سپاس ماندوومان کردی بەڵێ خۆشەویستان دەچینە لایکی